باسی بژانەوەیکی دیکە دەکەین لە وڵاتە بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نوێمدا زەیتی گوڵە بە ڕۆژە لە هەولێری پایتەخت کارگەیەکی نمونی لەسەر ئاستی عێراقدا دامەزراوە لە ماوەی کەمتر لە ساڵێکدا توانراوە ئەم کارگە ناوازەیە دروست بکرێت لەسەر بنەمایەکی پێشکەوتوو. تەواوی ئەو ئامێرانەی کە لەم کارگەیەدا بەکار هاتوون هەمویان پێشکەوتوون ستانداردن. ڕۆژانە لە 8 کاتژمێردا توانای بەرهەمێنانی 4000 لیتر زەیتی هەیە کە لە گوڵە بە ڕۆژە وەردەگیرێ بە کوالێتێکی زۆر باش. لە ساڵانی ڕابردوودا ئەم زەیتانە بە کوالێتێکی خراپ داهاتنە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەیان نەخۆشی تووشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبوون. بەڵام ئێستا خۆشبەختانە لە ڕێگای کارگەکانی هەرێمی کوردستانەوە بەرهەمێکی باش بەرهەم دەهێنرێت. هەر ئەوەش نییە لە ڕێگای ئەم گوڵە بە ڕۆژەیەوە ڕاستەوخۆ دەکرێتە ئەم زەیتە. جارێکی تریش لە پاژماوەکانی دەتوانرێت ئالیکی ئاژەڵ بەرهەم بهێنرێت لە سەرەتای دروستبوونیەوە تا کۆتایی بۆ بازاڕەکانی ئەم زەیتە چۆن دروست دەکرێت. لە بەرنامەی بژانەوەدا لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. بەرهەمهێنانی زەیتی گوڵە بە ڕۆژە بە پێشکەوتوترین ئامێر و ڕێگای سەردەمیانە لە یەکێک لە کارگەکانی هەولێری پایتەخت ڕۆژانە زیاتر لە 4000 لیتر زەیت بە چەندین قەبارەی جیاواز هەناردەی بازاڕەکانی کوردستان دەکات. بەڕێوەبەری کارگا باز لە قۆناغەکانی بەرهەمێنانی زەیت دەکات لەم کارگەیەدا. گوڵە بە ڕۆژەیەکی ڕەشی ورد دەیهێنە کارگەکەدانەوە و دەیکەنە زەیتی خواردن. دەمێ بزانم چی لەم گوڵە بە ڕۆژ دەکەن، چۆن خاوێنی دەکەنەوە، قۆناغەکانی چۆنە بۆ هێنانی بۆ ناو کارگە. ئەو گوڵە بە ڕۆژەیە خاصە لە بۆ زەیت تایبەت بە زەیتە بیدایەت کردێ زۆرمان بۆ دێ ینی تەنێک و دوو تەن دێ بە 100 تەن 200 تەن بۆمان دێ مەغزەمانەیە دایدەنین و بێژینجی دەکەین خاوێنی دەکەینەوە گوڵە ڕۆژەکە جوان پاک دەکرێتەوە. جیازەکە دێتن بە مەڕاحل دێ لە ناو جیازەکە ئەوی بە ئامێر دێت ئامێر دێ بە ئامێر دێ لە ناو جیازەکان یەکێک دێتە خوارێ و دەبێتە دوو بەش بەشێکیان دەبێتە زەیت بەشێکیان دەبێتە علەف بە علەفەکەیان ئەوەیە کە ئەوە دەتوانین خۆشبەختانە لە بۆ علەفی حیوانی و ئالیکی ئاژەڵ عالی کۆنا بەکاری بێنین و ئەوەکەی تریش دەبێتە زەیت و بۆ خواردن دەشێت. باش بۆچی ئەم جۆری گوڵە بە ڕۆژەیەتان هەڵبژاردووە؟ گوڵە بە ڕۆژەی ترمان هەیە لە هەرێمی کوردستانە بۆ ئێوە ئەم ڕەشە بچووکەتانەوە کردووە. ئەوە تایبەتە بە زەیت. ئەو زەیتە ئەو گوڵە بە ڕۆژەیە تقریباً 140 هەتا 150 بە پێی کوالیتی گوڵە بە ڕۆژەکەی دەگۆڕێت 140 هەتا 150 دەبێتە زەیت. بەس ئەوانی تر کە دەخوری بەوەی کە لە ماڵەوە دەیخۆن ئەوان 130 هەتا 140 زەیتی تێدایە لە بۆ زەیت نابێ ئەوان باشە جیاوازە. ئێوە ناوکەکەی لێدەنیا چۆن دەڵێ بە توێکڵ و پەلکەکەشیەوە هەمووی دەکەنە زەیت. بەڵێ ئێمە بە توێکڵەوەیە جیازەکەمان زۆر پێشکەوتووە مۆدێرنە ئێستا لە زۆربەی جیهان لە هەموو دنیا ئێستا ئەو بەکاردێ لەبەرەوەی کوالیتی زەیتەکەی زۆر بەرزتر دەکات لەبەرەوەی خوای گەورەوەی کردێ پەلکەکەش هەر زەیتی تێدایە پەلکەکەش زەیتی تێدا پەلکەکەش هەر زەیتی خۆی تێدا هەیە و کوالیتی ئیشەکەی زۆر بەرزتر دەکات کە لە بۆمان دێبنێن ئەو گوڵە بە ڕۆژەکە دێ ئەگەر لە ناو پەلکی خۆی بی زۆر باشتر لەوەی کە بەناوک بێ لۆ چونکی ئێستا کە ئەو بەناوک بێتن لێرکوان ئەمە بەڕاد دەچی زۆر گەورەمان دەوێت هەتا لەیدانێ بەس ئەوە بەڕادی ناوێت ئەوە تاریخی وەی 2 ساڵە ئەو بە پەلکەوەیە لە کنامە دەمێنێتەوە تا 2 ساڵ دەتوانین سەبر بەکاری بێن بەس ئەوەکەیت کەوە نییە. جەنابەت دووتت لەم گوڵە بە ڕۆژە ڕەشەوردەمانە لە هەرێمیشان هیچ پلانێکتان هەیە لەگەڵ زووکارەکانە ڕێبکەون لە ساڵانی داهاتووە ئەم جۆری گوڵە بە ڕۆژێ بەرهەم بێنن؟ ئینشاڵڵا ساڵی داهاتوو لە بەرنامەماندایە ئەگەر خوای گەورە بکاتە قسمەت ئینشاڵڵا بەرنامەماندانە ئینشاڵڵا بیکەین. ئەم جۆری گوڵە بە ڕۆژەیە دەتوانێت بچێنرێت ینی بەرهەمبێنی لە هەرێمی کوردستان؟ بەڵێ دەتوانین کەشەوەکەمان دەکەن کەشەوەکەش گونجاوە زۆریش باش دەبی ئینشاڵڵا نەجاعەتیش دەینێ هەینە پێویستمان هەبە دەرێ ناوی گوڵە بە ڕۆژێ لە دەرێ بین هەندێکوانە دەتوانین خۆمان بکەین. چەند کیلۆ گوڵە بە ڕۆژە دەبێتە چۆن لە 1 لیتر زەیت؟ تقریبا لە 2 کیلۆ گوڵە بە ڕۆژەی 1 کیلۆ زەیتمان دەداتێ ساف لەم گوڵە بە ڕۆژ لەو گوڵە بە ڕۆژە. ئەمە باشترینە لە جیهان؟ باشترینە لە جیهان تایبەتە بە زەیت. دەمەوێت باسی ئەم ئامێرانەما بۆ کە گوڵە بە ڕۆژەکە چۆن دێتە ناو ئامێرانەوە؟ کە ئازر دەبی لەوێ کە خاوێنی دەکەینەوە دێتە ناو ئەو
جیازەی لێ توانای یەک دێتە ناو جیازەکان ئیشی ئەو جیازانش بە مەراحلدەوە هەمووی بە تەدریجی پستانی سارد هیچ پلەی گەرمی نادرێتێ پستانی سارد هەتا لەسەر دەرەجەکانی نووسراوە هەموو سەفڕە طبیعی خۆی جیاوازە لەگەرەوەکان کە بەس دەیکوشی ئامێرەکان چۆنن و دەمەوێت ئەو پرسیارش لە جەناب بکەم کاک حاجی ئەوانەی کە ئێرە بەڕێوە دەبن هەمووی ستافی ناوخۆین هەموو ستافی ناوخۆین هەموو کارمەندی خۆمان هەمووی خەڵکی ئەو لێرن باشە ڕۆژانە توانای بەرهەمێنانتان چەندە؟ تقریبا هەتا 400 کارتۆن دەتوانین لێ بدەین هەر کارتۆنی 12 عەدەدە 1 لتری یعنی 4000 لیتر 4000 لتر 500 لتر ئەگەر زیاتر دەتوانین کاتی زیاتر تایمی زیاتریش بکەین زیاتریشی بتاسکەین توانای 24 کاتژمێریتان چەند ئەگەر ئیشی تا تقریبا دەگەینە 500 لتر پێش هەناردەکردنی زەیتەکان جارێکی دیکە لە ڕێگای تاقیگەیەکەوە کە لە ناو کارگەکەدا بوونی هەیە چەندین پشکنین بۆ زەیتەکان دەکرێت بە تایبەتی لە ڕووی کوالیتیەوە و پاش دڵنیابوونەوە ئەو جا ڕێگای پێدەدرێت هەناردەی بازاڕەکان بکرێت. بێگومان لێرە بەشی تاقیگە هەیە جارێکی تر پشکنین بۆ ئەو زەیتانە دەکرێت پێشەوەی هەناردەی بازاڕەکان بکرێت لە ڕێی تیمێکی شارەزاوە ئەوانەی پشکنین ئەنجامەدەن لە تاقیگەکان ئەگەر لەگەڵ بەڕێستان بپرسم ئەو پشکنیانە چیەکە بۆ ئەو زەیتە ئەنجامیەدان؟ بەڵێ ئێمە لێرە کوالیتی بەرهەمەکانمان بەپەی ستانداردی نێودەوڵەتی کۆدێکس CXS 2019 کە ئەو ستانداردە پەیوەندی بە هەموو زەیتە ڕۆچیەکان هەیە لەوانە زەیتی گولە بەڵۆژە لێرەدا ئێمە چەندین تێست ئەنجام دەدەین لەوانە فری فاتی ئەسید تێست و هەروها پیرۆکساید ڤالیو تێست ئەو تێستانە دڵنیامان دەکەنەوە کەوا ئێمە کوالیتیی زۆر بەرز و بەرهەمێکی بێگەرد و سروشت پێشکەش بە کاربەرەکانمان دەکەین. پشکنینەکان چییە؟ چی بۆ پێنای پشکنینەکان چییە؟ فری فاتی ئەسید تێستمان هەیە لێرە و هەروها پیرۆکساید ڤالیو تێست. ئەم تێستانە چییە؟ چ گرنگێکی هەیە بۆ ئەم زەیتەکە دەیکەن؟ ئەم تێستانە کوالیتی بەرهەمەکەمان بۆ دیاری دەکاتن. ئێستا فری فاتی ئەسید تێست ئەومان پێ دەڵێتەوە تا سەڵاتێک ئەو بەرهەمە ئێمە ئەو زەیتە ئێمە تووشی ڕوتوبە یاخود ئەو بووەکەوە ینی هایدرۆلایسیز دا لە ناو زەیتەکە جا ئەوە چەندی کەم بێت لەو زەیتە باشە ئەلحەمدولیلا خۆشبەختانە کەمترین بڕمان لەو کێشەیە هەیە ینی کوالیتیشی زۆر بەرزی هەیە و پیرۆکساید ڤالیو تێستیش پەیوەندیدارە بە بەرکەوتەی بەرهەمی زەیت بە هەوا چەندی ئەو بەرکەوتێ زیاتر بێت ئۆکسیدیشن واتە ئۆکسان بە سەف خۆراکەماندا دێت و بەرهەمەکە بەرەو تێکسون دات دووبارە خۆشبەختانە ئەمەیان کوالیتێکی یەکزار بەرزی هەیە. پاشە بە شێوەیەکی گشتی ئەم زەیتە کە بەرهەم دێت دەڵێن لە گوڵە بە ڕۆژەکەی وەردەگرین و دەبێتە زەیت هیچ کێشەیەکی نییە باشە؟ نە هیچ کێشەیەکی نییە لێرە زەیتەکان بەرهەم لێرە بەرهەمەکەمان بەبێ مواد حافیزەیە بەبێ مواد کیمیاییە یعنی ئەو پرۆسەی ئێمە ڕێک وەکو کوشینی پرتەقال وایە کاتێک دەیکوشی و ئەو پرتەقالە دەبێتە شەربەت یعنی تەواو پرۆسەکە بەو شێوەیە. شوێنەکەتان دیاری کردووە بەرگەی چەنە پلەی گەرما لەکوێ هەڵبگیرێت؟ بەڵێک بێگومان لێرەدا دەرەجەی حەرارە لە بۆ بەرهەمەکەمان لە 40 پلەی سەری بەسەر ناکەوێتن ئەوەش پێوەستە بە زەیتی بەرهەمێدا بۆ پەستانی سا. تەواوی ئەو بەرهەمانەی کە لەم کارگەیە زەیتەکان بە جۆرە جیاوازەکانی بەرهەم دێنێ پێشەوەی بڕاتە بازار بە تەواوی پشکنینی بۆ دەکەن؟ بەڵێ ئێمە لێرە سامپڵی فۆمە وەردەگرین و تێستەکانیان بۆ ئەنجام دەدەین دڵنیا دەبینەوەی لەوەی کەوا هیچ کێشەیەک نییە لە بەرهەمەکان زیادێنێرینە بازار دەگاتە بەردەستی بەکار باش. زەیت یەکێک لەو بەرهەمانە کە ڕۆژانە بۆ ئامادەکردنی بەرهەمە خۆراکیەکان بەکار دەهێنرێت بە تایبەتی لەلایەن خانمانەوە شێوازی بەکارهێنانی زەیت و هەڵبژاردننی زەیتێکی گونجاو و گرنگە لەگەڵ شارەزایەکی بەرهەمە خۆراکیەکان
بە وردی باسی ئەو بابەتە دەکەین. یەکێک لەو کاتە خۆراکانەی کە ڕۆژانە بەلایانی کەمەوە 2 بۆ 3 جار ئێمە بەکارێنین لە ماڵەکانە گرنگەوەیە کە بزانین سەرچاوی زەیتەکە چییە. خۆی زەیت بە 2 جۆر بەرهەم دێنرێت، جۆرێکان کە بەم جۆرەیە بە شێوازی کۆڵپرێز واتە پەستانی سارد بەرهەم دێنرێت کە ئەم زەیتێکە بە پەستانی سارد بەرهەم دێنێت کە گلۆبۆڕژەکە بە ساغی لە ڕێی زەختەوە زەیتەکەی گوشتێت و هیچ موادێکی پارێزەری بۆ زیاد ناکرێت، هیچ ڕنگ و تامێکی بۆ زیاد ناکرێت و تەمەنی زەیتەکە بۆ ماوەی ساڵەکە بە دڵنیاییەوە ئەمە لە ڕووی باهای خۆراکی و باهای خۆراکی بەرزە و بێزگە لەوەش ئێمە پلەی گەرمیمانەیە کە بەکار دێنرێت بۆ ئامادەکردنی خواردنەکان. ئەم زەیتی کە بە پەستانی سارد بەرهەم دێنرێت لەبەر ئەوەی کاری فیلتەرێشنی بۆ پاڵێورێت لەبەر ئەوە توانای بەرگەگرتنی بۆ پلەی گەرمی بەرزێ واتە ئەم زەیتە بۆ سوورکردنەوە بۆ خواردنە گەرمەکان هیچ کێشەیەکی نییە و لە کاتی ئامادەکردنی خواردنە لە کاتی سوورکردنەوەی خواردنە سمۆکینگ پۆینتی نابێت، ناگاتە پلەی سمۆکینگ پۆینت کە دووکەڵێکی سپی دروستەواتە خانمان ئەگەر زەیتە بازارەکان بەکاربێنن ئەوانەی بە تایبەتی هاوردەکان لە پلەی گەرمی بەرزە دووکەڵێکەکە ئەم دووکەڵە مادەی کیتۆنە دروستەکە کە ئەم مادەی کیتۆنە بە دڵنیایە لە بۆرەکانی خوێنانیشێ هۆکارە بۆ نەخۆشیەکانی دڵ بە تێپەڕبوونی کات کە نەخۆشەکانی دڵش ئێستا یەکەمین هۆکاری مردنە لە جیهانە. بەڵام جۆری دۆمانەیە کە زەیتە بازارەکانە کە بە پلەی گەرمی بەرز دروستەکرێت ئەم زەیتانە لە کاتی بەرهەمێنانیە بە پەستانی سارد دروست ناکرێت، پلەی گەرمی نزیکی 240 پلەی گەرمی و بەکاردێنێت بۆ ئەوەی کە بڕێکی زۆر زەیتی باتێ واتە گلۆبۆڕژەکە بڕێکی زۆر زەیتی باتێ و لە ڕووی کەسافە و خەستیەکەشی و خەستیەکەی کەمترە. ئەمانە لە کاتی دروستکردنی واتە هەر لە پرۆسەی بەرهەمێنانی لە کارگەکانە زۆر جار مادەی کیتۆن دروستەکە ئەو مادەی کە بە پلە گەرمیەکە بەرزەبێت چکە زەیتی گلۆبۆڕژە تا 223 پلەی گەرمی بەرگاگرێت ئەمە 240 پلەی گەرمی بۆ بەکاردێنێت کە مادەی کیتۆنی وەکو باسم کرد هۆکارە بۆ نەخۆشەکانی دڵ و لە ڕووی خەستیشەوە ئەو زەیتانەی کە لەناوخۆ بەرهەم دێنێت ئێستا ئەم زەیتە ئەگەر خواردنی پێ ئامادە بکەیت لە ساڵ 25 فەق دەبێت لە ناوە چێواتە کەمەکە. بەڵام ئەوانەی کە هاوردەکانن کە هەر بە ڕەنگی شاسێری گەسامە سری ڕەنگی ئەم زەیتەکە ئەمە زەیتێکی سروشتی و ناوخۆی هەرێمی کوردستانە کە بەرهەم دێنێت ئەم زەیتەش هاوردەیە لە ڕووی ڕەنگی شۆسێرگی ڕەنگیان جیاوازە بەڵام ئەمەیان لە ساڵ 75 فەق دەبێتواتە ئەگەر خانمێک لە ماڵە خواردن ئامادەکە ئەگەر ئەم زەیتە بەکاربێنێت 4 جار زیاتر بەرگاگرێ وەک لەوەی کە زەیتە هاوردەکانن. چۆن بزانیم ینی خانوێک لە ماڵەوە چۆن بزانێت ئەو زەیتە باشترە بەکاری بێنێت؟ وڵا باشترینشدەوەی وەکو باسم کرد بژاردەوەی کە ئەوانەی لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنێت وەکو باسم کرد لە ڕێی پەستانی ساردۆ بەرهەم دێنێت و هیچ موادێکی بۆ زیان ناکرێت و زەیتە هاوردەکان تەمەنیان بۆ 2 ساڵە ئەمە لەبەر ئەوەی موادی پارێزەری تێناکرێت تەمەنی بۆ 1 ساڵە خۆی لە ڕووی ستانداردەوە ڕێگە پێدراوە تا 2 ساڵ بەرهەمی بەسەرچوونی زەیت بێت. بەڵام ئێستا ئەم کارگەیە کە لێرە ئێمە لێرە قسەی لەکەین زەیتەکەی مودەی بەسەرچوونی بۆ 1 ساڵە لەبەرەوەی موادی پارێزەری تێناکە لە دوای ساڵەکە ئەگەری خراپبوونی هەیە واتە باشترین شتەوەیە کە ئەو زەیتانەی ناوخۆی هەرێمی کوردستان کە بەرهەم دێنێت بە پەستانی سارد و بە گلۆبۆڕژەیە بە تۆکڵەوەیە چکە گەر بە تۆکڵەوە بۆ ڕێژێکی باش لە ڕیشاڵ و ڤیتامینەکانیش تێکەڵی زەیتەکە بێ بۆیە باشترین جاردێ ئەوەیە کە ئەمانە بەکاردێنرێت. ئەمەی کە جەنابەت باسی دەکەی دەڵی هی ناوخۆیە واتە لە ڕووی تەندروستیەوە زیانمان پێ ناگەێنێت؟ بەدڵنیاییەوە ئەوانەی ناوخۆوەکو باسم کرد ئێستا ئەم زەیتە کە بە پەستانی سارد بەرهەم دێنرێت پلەی گەرمی بەرزی وەکار نارێ ڤیتامین و کانزاکانە ناوی ئامێنێتەوە و لە کاتی ئامادەکردنیشە ناگاتە پلەی سمۆکینگ پۆینت لەبەرەوە زیانمان پێ ناگەێنێت و لە ڕووی تەندروستیشەوە کار دیاری ئێمە پێویستە ڕۆژانە زەیت خۆین یعنی ئێمە ڕۆژانە ئەو وزەی کە وەریەگرین ئەگەر کەسێک باڵای 170 سانتیم بێت کێشی 70 کیلۆ بێت ڕۆژانە 2500 کالۆری پێویستە. لە ڕووی زانستیەوە پێویستە ئەو 2500 کالۆریە 750 کالۆری کە کاتە لە ساسی لە ڕێی چوری وەرگێت. چوریش کام چوریە بەدڵنیایەوە چوری ناتێر. ئێستا ئەم زەیتێک کە بە پەستانی سارد بەرهەم دێنێت چوری ناتێرە و ئەو 750 کالۆریە لەبەرەوەی هەر گرامێک زەیت 9 کالۆریمان نایاتێ نزیک 83 گرامەکە. لەم 83 گرامە ئێمە توانین لە ڕووی زانستیەوە تەنها 8 گرام بۆ 9 گرامی چوری تێر بەکاربێن چوری خەستەکانە کە بەتایبەتی چوری ئاژەڵیە ئەوەی تری ئەبێت زیاتر لە 70 گرامی ئەو چوریانە بەکاربێن کە لە پلەی گەرمی ژوورە سائیلە شلە و پەستانی سارد بەرهەم دێنێت و لە بۆرەکانی خوێنانیشێ واتە ئەو نەزڕەیە هەڵەیە کە ئێمە چوری بەکاربێن و کارە بۆ نەخۆشی لە ڕووی زانستیەوە بەعکسەوەی مادە لە ساڵ 75 لە ساڵ بورە لە ساڵ 30 ئەو پێگاتانەی کە پێویستمانە لە خۆراک و زێری وەرگین لە چوریەوە بێت. جناب زۆر باسی گلۆبۆڕژەت کرد کیلۆی گلۆبۆڕژە بە 5000 دینارە مەسەلەن ئەی چۆن لیتر زەی دەبێت بە 5000 دینار کەواتە ئەمە زەرەرە ئەنی کیلۆیە گلۆبۆڕژە چەندی دەبێتە زەی؟ کاک دیاری ئەو گلۆبۆڕژەی کە بەکاردێنێت بۆ زەیت جیاوازە لەو گلۆبۆڕژەی کە لە بازاڕە سوێرەکوێ و بە خۆشکرایی قورێت کە کیلۆ بە 4500 ئەو گلۆبۆڕژەی کە بۆ زەیت بەکاردێنێت ئەم گلۆبۆڕژە وردەیە ئەم گلۆبۆڕژە ڕۆشەیە ئەمە نسبەی زەیتی زیاترە
بۆ نمونە ئەم گڵۆبەرژەیە کە لێرە بەکاردێنێ بە توێکڵەوەکرێ بە زەیت لە ساڵ چلی زەیتە 40 بۆ 50 بە شێوازێک سادار بە نزیکەی چلی زەیتێتەوە ئەم چلا واتە 2 کیلۆنی و لەم گڵۆبەرژەیە 1 لیتر لەم زەیتە سروشتیەکەوێتێ کە بە پەستانی سار بەرهەم دێنێ بەڵام گڵۆبەرژەکە جۆری چییە؟ ئەم گڵۆبەرژەیە تایبەتە بە زەیت بەڵام لە ڕووی نرخەوە منە نێوە بڵم ئەم گڵۆبەرژەیە هەتاکو ناو کارگەکان بۆ ناو کارگەی کە ئەم گڵۆبەرژەیە هێناوە تا پێنە نزیکی 95 سنت کەمترەکەوێت واتە ئەمە واکە کە زەیتێکی گڵۆبەرژەی سروشتی کە بەرهەم دێنێت نزیکی 4500 نرکەوێت بە 5000 ئەوانە لە بازارەکانە بفرۆشێت بە دڵنیاییەوە وەکو باسم کرد لە 1 لیتر گڵۆبەرژە 2 کیلۆنی و 1 لیتر زەیتی گڵۆبەرژە 2 کیلۆنی و گڵۆبەرژەمان پێویستە گڵۆبەرژەکەی جیاوازە. کاک لەشکر دەمێ پرسیارێکی تریژە جەنابەت بکەم لە ماڵەکانە جگە لە زەیت ڕۆن بەکاردێنە ڕەنگە ئەمە پرسیارێکیش بێ زۆر جار دووبارە بکرێتەوە هەڵک ڕۆن بەکاربێنێ یاخود زەی و جیاوازەکەشی چییە؟ بەنسبەت بەکارێنانەوە وەکو پێشتر باسم کاک دیاری ئێمە لەو پێکاتانەی کە ڕۆژانەیە خۆین بەپێی کێشمان چەندمان کالۆری پێویستە لە سایە نەوەتی ئەو پێگاتانەی کە ڕۆژانە چۆری پێویستمانە بەکارێنین ئەبێ چۆری ناتێر بێت چۆری ناتێریشیە ئەم زەیتانەیە کە بە پەستانی سار دروستەکرێ هەدرەجە ناکرێت هیدرۆجینی بۆ زیان ناکرێت بۆیە هاوڵاتی ئەو بڕێی کە ڕۆژانە بەکارێنێ بێ لە 10 بەش 9 بەشی ئەم زەیتە سروشتیان نەبێ تەنها 1 بەشی لە ڕووی زانستیەوە ئەو پێگاتانە بێت کە ڕۆنی خستە بەڵام ئەی ڕۆنی ئاژەڵی بێت چونکە ڕۆنە خستەکان کە هەدرەجە کراوە هیدرۆجینی بۆ زیاکراوە لە بۆرەکانی خوێنانیشێ و کارمە نەخۆشیەکانی دڵ بەڵام یە خاڵێتتر کە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە هاوڵاتی لە کاتی بەکارهێنانە لە کاتی بەکارێنە گرنگە ئەو زەیتانە بەکاربێنێ کە بە کۆڵپرێس دروستکراوە بە پەستانی سار دروستکراوە چکەوەکو باسم کرد لە پلەی گەری بەرزەکە مادەی کیتۆنۆڵ دیاری بۆ دروستە بێت ڕەنگە پرسیاری ئەوش پێێت ئایەمە چۆن دەڵێ بە خاوی دەخورێت ینی بەوە ئاساییە بخورێتەوە بەڵێ ئەم زەیتە ئەگەر بە پەستانی سار دروستکرا هەر بە خاویش دەتوانین بەکاری بێنی ینی بەبێ هیچ گەرمکردنێک ڕاستخۆ بخورێتەوە هەر تامێکی زۆر خۆشیە چکە بە شازێک سروشتی دروستکراوە وڵا بە تاکید تامی گڵۆبەرژەکەشی هەیە یعنی تام و چێژێکی تایبەتی هەیە یعنی زەرەری نییە؟ هەم زەرەری نییە هەم تامێکی تەبیعیش هەیە زۆر سروشتیە. سەبارەت بە دامەزرانی کارگە و بەرهەمە خۆراکیەکان بە تایبەتی کارگەیەکی لەم شێوەیە بۆ هەرێمی کوردستان لەلایەن وەبەرهێنەر و بازرگانەکانەوە لە ماوەی ئەم چەند ساڵە بە ڕێژەیەکی بەرچاو ژمارەی کارگەکان زیادی کردووە خاوەن کارگەکە باس لە پاڵپشتی و کۆمەڵێک هۆکار دەکات کە وای کردووە کارگەی لەم شێوەیە لە هەرێمی کوردستان دابمەزرێنن. کاگیەوە دامەزانی کارگەیەک بژانەوەیکی ترە لە وڵاتە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە دەمێ بزانم چۆن کارتان لەسەرم کارگەیە کردەوەی کە باز دەکرێت یەکەمە لەسەر ئاستی عێراقا بەرهەمێکی خۆماڵی دەخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە لە ڕووی ڕقساندنی هەلی کارەوە شێوازی دامەزانی ئەم کارگەیە. خۆی لە ڕاستیدا مە لە ساڵی 2024 جێبیستی حکوومەت و جێبیستی سەرۆکی جەنابی سەرۆکی حکوومەتیش بووین لەوەی کە زۆر کار لەسەرەوەی دەکا کە بەرهەمەکانی ناوخۆ پەرەی پێ بدرێ ئێمەش وەکو بزمانێک وەکەوەی کە خەڵکی ئەو کوردستان و خەڵکی ئەو وڵاتە پێمان خۆش بوو زیاتر لەوەی کە کاری لەسەر بکەین و بتانن کارگەیەکی وادا بنێن بەواقعانە و کارگەکە ئێستا کامەدامان ناوە هەموو لایەک دڵی زۆر پێخۆش دەبێت بە تایبەت جەنابی سەرۆکی حکوومەت لە بەرەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دائما دڵی بەوانە خۆشە کە شتەکان بەرەو سروش دەگەڕێنەوە ئێمەش یەکێک لەو کارگانێک کە داماننا واقعان بەرەو سروش بگەڕێنەوە بێجگەلەوەی مەسەلەن کە ئەو کارگەیە لە ناوخۆی کوردستانە لە ناوخۆی کوردستان دانراوە لەگەڵەوەش دەتوانم بڵم بۆ سروش گەڕاینەوە 100% بەرهەمەکی سروشتی زۆر باشی کوالیتی پێشکەش بە خەڵک و شارەکانی خۆمان کوردستان دەکەین. دەمێ بزانم چەند گەنج لێرە کار دەکا بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەرهەمەکانتان دەچێتە کوێ چەند جۆری ئەم زەیتە بەرهەم دێنن. ئەمە واقعان لەوەتای دەستمان بەکار کردووە لە ماوەیەکی زۆر کەم لە خلالی ئەو 3-4 مانگەی ئێستا کارمان لەسەر کردووە دەتوانم بڵێم لە هەموو کوردستان بەرهەمەکانمان هەیە هەر لە زاخۆ هەتا خانەقی مندەلی زیاتر لە 150 خێزان سودمەندن هەلیکاریان بۆ جۆزراوەتەوە لە کارگەیەکی واکە دەتوان کار لەگەڵ ئێمە بکەن و کە ئەوەش دەبێتە شتێک بۆ بژانەوەی کوردستان و کەمکردنەوەی لۆدێک لەسەر حکوومەت و فێرکردن کارساز لە بۆ گەنجەکان و لە بۆ خەڵکەکانی خۆڵ.
حکوومەت کار ئاسانی دەکات ئەگەر بازرگانی بێ کارگەیەک لە ناوخۆی هەرێمی کوردستان دابمەزرێنێ؟ واقعان دەتوانم بڵم بە خۆشحاڵیەوە لەوەی کە حکوومەت کار ئاسانیەکی زۆر لە بۆ کارگەکانی ناوخۆیی دەکات و زۆر پەرەشی پێدەدا لە هەر جێگایەک و لە هەر بەتایبەت مەسەلەن ئەم دەتوانم باسی ئەو چەند ساڵی پێشتر بکەم و لەو کابینەیە بکەم کابینەکانی پێشتری زۆر کاری لەسەکرا بەزە و کابینە بەڕاستی تایبەت بوو چاو لەوەی دەکەی مەسەن ئەگەر هەر ئیشت لە هەر وەزارەتێک و لە هەر دایرێکی حکومی هەیە بە واقعان دەرگاهان کراوەیە کە دەڵێ مەسەلەن کارگەیەکە بەرهەمی ناوخۆیە زۆر زیاتر دەرگا کراون و بۆ خۆیان دێنە خەت و دەتوان کار ئاسانیەکی زۆر باشمان بۆ کراوە متمەئینین لەسەرەوەی و چاومان لەوەیە زیاتر کار ئاسانی بکرێ نەک تەنها بۆ ئەو کارگەی ئێمە بە واقعان لە بۆ هەموو کارگەکانی دیکەش پێمان خۆشە سەردانی بکرێت لەوەی کە زیاتر و زیاتر هەمومان بێکەوە یارمەتی دەری سەرۆکی حکوومەت بین یارمەتی دەری ئەو کارگانە بکرێت بتوانین گەورەتری بکەین یاخود ئەوەی کە نییە لێرکوان ڕابیکەینەوە. ڕوانینی ئێوە بۆ داهاتوو چێگەر بەم شێوازە بەڕوا ژماری کارگەکانمان زیاد دەکات ئابووری کوردستان بەهێزتر دەبێت ڕوانینی بازرگانەکانیش گرنگە چۆنە ڕوانە ئایندەی هەرێمی کوردستان. ئێمە زۆر کات لەگە زۆر لە برا بازرگانەکان و لە خوشکە عزیزەکان ئێستا خۆشبەختانە ئافرەتی زۆر بەتوانامان هەیە بازرگانی زۆر بەتوانن زۆر کات باسییان لەگەڵ دەکەین و کە لە ناو خۆمان دادەنیشتنەگە بۆ قاو خواردنەوەبی بۆ سەردانی کردن یەکتربی خۆشبەختانە دەتوانم بڵێم هەر هەمووی فکر لەوەی دەکاتەوە کو بتوانی کارگەیەکی لێرە دروستکە واقعان ئێستا کە زیاتر کار ئاسانەکان وا کراوە هەمووی بەرەو کارگە دروستکردن و بەرەو بڕاندی کوردی و بەرەو شتێکی زۆر تایبەتتر وا دەڕۆین ئێستاکە ئەوەش زۆر خۆشحاڵیە بەواقعان کە ئەوەش باز دەکەین تێکرار داوامان لە حکوومەتی هەرێمی ژوایە زیاتر دەرگاکانی فراوانکە زیاتر سەردان و ڕێز لەو کارگانە بگرن و کە بتوانشتی باشتریان بۆ بکرێ بەواقع. بۆ ئاوەدانی وڵات دامەزراندنی کارگا یەکێک لە پایە گرنگەکانە ماوەی 5 ساڵە بە پلانی حکومەتی هەرێمی کوردستان دەیان کارگەی جۆراوجۆر دامەزراون کە ئەمەش بۆتە ڕەخسانی هەزاران هەلی کار و بوژانەوەی بازاڕەکان و پشبەستن بە بەرهەمی ناوخۆ.